بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان. بەشی سێهەم ماف و ئازادیە فەردی سیاسی و کۆمەڵایەتیەکە. یەکەم، مافی دەنگدانی گشتی وەک یەک و ڕاستەوخۆ و نەهێنی بۆ تەواوی کەسانێک کە تەمەنیان لە سەروی 16 ساڵە بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگاز، مەیلی مەسهەبی و قەومی و بیرروڕای سیاسی. مافی خۆپاڵاوتن و هەڵبژێردران لە سەروی تەمەن 18 ساڵ لە هەر ناوەند و ئۆرگانێکی نێونەرایەتیدا. دووەم، ئازادی بێ ئەملاو ئەولای سیاسی، ئازادی پێکهێنانی حیزب و هەڵسوڕانی سیاسی، ئازادی بیرروڕا دەربڕین، ئازادی ڕاگەیاندن و چاپەمەنی، ئازادی کۆڕ و کۆبوونەوە، خۆپیشاندان، مانگرتن، پێکهێنانی شوڕا، سەندیکا و هەر جۆرە پێکهاتەیەکی سنفی و سیاسی. بوار بۆ ڕەخساندن بۆ دەستڕاگەیشتنی تێکڕایی بە ڕاگەیەنەرە گشتیەکان، ڕادیۆ و ڕایەڵە تێلۆزیۆنەکان و قەدەغەبوونی هەر جۆرە سانسۆڕێ. سێهەم، جیایی مەسهەب لە دەوڵەت، هەڵوەشاندنەوەی هەر جۆرە ئیمتیاز و هەڵاواردنێک لە کار و پیشەی دەوڵەتی و مافەکانی تاک لەسەر بنەمای مەسهەب و پلەپایەی مەسهەبی، بوونی باوەڕ بە مەسهەب و یان بێ باوەڕبوون بە مەسهەب، هەڵوەشاندنەوەی تەواوی یارمەتیە ماڵی و غەیرە ماڵیەکانی دەوڵەت بە کار و تێکۆشان و دامەزراوە مەسهەبیەکان، بابەتە دەرسیەکان و یاسا و ڕێسای مەسهەبی لە قوتابخانەکان و دامەزراوە و ناوەندە ئاموزشیەکانی دەوڵەتی. هیچ کام لە مەسهەبەکان وەک مەسهەبی ڕەسمی لە کوردستان بە ڕەسمی ناناسرێ. مەسهەب بە ئەمری تایبەتی کەسەکان دەژمێردرێ و سەرجەم کەسەکان لە کوردستان لە هەڵبژاردننی هەر مەسهەبێک و یان نەبوونی هیچ مەسهەبێکدا ئازاد. چوارم، یەکسانی تەواوی مافی یاسایی سەرجەم تاکەکانی کۆمەلگا لە کوردستان بەدەر لە نەتەوە مەسهەب و بیر و باوەڕی سیاسی ئەوە. پێنجەم، زمانی کوردی بە ڕەسمی لە قوتابخانە و زانستگەکانی کوردستان دەوترێتەوە و لە سەرجەم ئیدارە دەوڵەتی و دامەزراوە فەرهەنگی و هونەری و ڕاگەیەنەرە گشتیەکاندا بەکاردەبردرێت. شەشەم، ئازادی هەڵبژاردننی پیشە و شوێنی نیشتەجێبوون، پارێزراوی یاسایی هەر کەسێک و شوێنی نیشتەجێبوونی، هەڵوەشاندنەوەی تەواوی ئەو یاسا و ڕێسانەی کە لەسەر بنەمای دەستێوەردانی پۆلیس لە ژیانی مرۆڤەکاندا داڕێژراون و هەڵوەشاندنەوەی سەرجەم ئەو ناوەندانەی کە بەڕێوەبەری یاسایەکی ئەوتون. ئازادی سەفەر و نیشتەجێبوون لە تەواوی ناوچە جۆراوجۆرەکانی وڵات و ئازادی سەفەر و هاتوچۆ بۆ دەرەوەی وڵاتیش بۆ هەموو کەس. حوتەم، لە کوردستانی ئازادکراودا پەنابەرانی سیاسی بەبێ مەرج وەردەگیرێن. هەر کرێکارێکی کۆچبەر و یان هەر پەنابەرێک مافی بەرابەر و یەکسانی لەگەڵ سەرجەم دانیشتوان دەبێت. هەشتم، مافی چاودێری تەواوی خەڵک بەسەر سیاسەتی دەرەوەدا، هەڵوەشاندنەوەی هەر جۆرە دیپلۆماسیەتێکی نەهێنی، ناسینی یەکسانی مافەکانی سەرجەم نەتەوەکان، پشتیوانی لە بزوتنەوە کرێکاری، سۆسیالیستی و ئازادی خوازەکان لە سەرتاسەری جیهان. نۆهەم، حکوومەتی شۆڕایی خەڵکی کوردستان پشتیوانی لە خەباتی خەڵکی کوردستان لە بەشەکانی تردا لە پێناو ئازادی و ڕزگاری لە ستەمی ملی دەکات و بە ئەرکی خۆی دەزانێت. و دەهەم، هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام وەک یاسا ڕادەگەیەندرێ و لانی زۆری ماوەی زیندانی بۆ ئەو کەسانەی کە بە بەندی هەمیشەیی مەحکوم دەکرێن دیاری دەکرێت.